خۆشەویستان ئەمڕۆ یەکی دوانزە ساڵیادی سەرەتای پەخشی کەناڵی ئاسمانی پەیامە 18 ساڵ بەر لە ئێستا ڕێک لە یەکی دوانزەی ساڵی 2008 یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی بە ناوی کەناڵی ئاسمانی پەیام دەستی بە پەخشی پرۆگرامەکانی کرد. لەو کاتەدا میدیا زۆر کەم بوو، چ ئەوەی کە وەکو بینراو بێت یان ئەوەی کە ئێستا وەکو با بڵێن پیج و سایت و ئەم بابەتانە بێت. لە ژمارەی پەنجەکانی یەک دەست میدیا تێناپەڕی ئەوەی کە زۆر کاریگەر بوو. یەکێک لەوانە کە قۆڵی لێ هەڵماڵی کۆمەڵی ئیسلامی ئەو کات بوو کە کەناڵی ئاسمانی پەیامی دامەزراند. بێگومان کەناڵی ئاسمانی پەیام پرۆژەیەک بوو، بزانین چی پێبوو، بۆ دامەزرا، بۆ دەستی کرد بە پەخش و دوای 18 ساڵ ئەم پرۆژەیە دەیەوێت چۆن بەردەوام بێ و دەیەوێت چی پێ بێت. ئەم بابەتە گەنگەشاکەین، قسە و باسی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز فاروق عەلی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ کە بە سوپاسەوە ڕێزیان لە ستۆدیۆ میوانن. کاک حاجی بەخێر بێ. بەخێر بێ کاک حاجی. بەخێر بێ. بابەت گەڕێنینەوە فیدباکێ بکەینەوە بۆ 18 ساڵ پێش ئێستا. جەنابەت وەکو دامەزرێنەری کەناڵەکە ئەم پرۆژەیە چۆن بیری لێکرایەوە، چۆن سەرپێکەوت و بۆ ئەم پرۆژەیە بە ئەنجام گەیشت و کەناڵێکی ئاسمانی ئیسلامی کوردی بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان دەستی بە پەخش کرد. بەنای خۆی بەخشندەی میهرەبان، سەرەتا سڵاو و ڕێزم بۆ ئێوەی بەڕێز، سڵاو و ڕێزم بۆ تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، سڵاو و ڕێزم بۆ تەواوی کارمەند و ڕۆژنامەنووس و ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژەکاندا سەرەتای دەستپێکی کەناڵی ئاسمانی پەیامە دەستیان پێ کردووە، هەندێکیان لەگەڵمان نەماون و هەندێکیان بەردەوامن. سڵاو و ڕێزم بۆ گیانی پاکی برای بەڕێزمان کاک شوان هەورامی کە یەکێک بوو لە ڕۆژنامەنووسە کارا و بەتواناکان کە ڕۆژگارێک لەگەڵمانە بوو بەداخەوە کە لە ژیاندا نەما و ئەم ساڵ کۆچی دوایی کرد. هیوادارم خوای گەورە ئینشاڵڵا بە بەشتی بەرین شادی کە. سڵاو ڕێزم بۆ تەواوی هەموو ئەو هاوکارانی کە لێرە و لەوێ دڵسۆزیان بەرامبەری کەناڵی ئاسمانی پەیام نواندووە. دیارە کەناڵی ئاسمانی پەیام سەربازگەلێکی وونی زۆری هەیە کە لە پشتی کامێرەوە لە پشتی مێزەکانی کارکردنەوە کاریان کردووە و هەوڵی پێشخستنی کەناڵی ئاسمانی پەیامیان داوە، واتە ستافێکی زۆر گەورە و فراوان لە کەناڵی ئاسمانی پەیامە کاریان کردووە. هەموو ئەوەی کە کەناڵی ئاسمانی پەیام بە ئێستا گەیشتووە ماندووبوون و شەونخوونی و جێگەدەستی ئەوانە هیوای تەمەند درێژی بۆ هەموو لایەک دەخوازم. دیارە کەناڵی ئاسمانی پەیام لە ساتە وەختێکە دامەزرا کە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لە پێشەکێکە تا ئەو دەم میدیای ئاسمانی تەنها 3-4 کەناڵ بوون لە هەرێمی کوردستانە و ئاسی ڕۆشنبیری و ئاسی تێگەیشتن و پێشکەوتنی تەکنەلۆژیا زۆر دواکەوتوو بوو لە چاوێستا. بۆیە بۆ کۆمەڵی دادگەری کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە بۆ گەیاندنی پەیامەکانی، بۆ ئاشناکردنی جەماوەر بە تەواوی بیر و بۆچوون و پرەنسیپەکانی کارکردنی خۆی فیکری شێوازی کارکردنی لە ڕووی سیاسیەوە پێویستی بەوە هەبوو کە میدیایەکی فراوانی هەبێت جیاواز لەو میدیا لۆکاڵیانەی کە هەیبوو. بۆ خۆتان دەزانن کۆمەڵی ئیسلامی لە تەواوی زۆربەی شار و شارۆچکەکانە کەناڵی تەلەڤیزیۆنی لۆکاڵی هەبوو، کەناڵی ڕادیۆیی هەبوو، بەڵام ئەمە تا ئەندازەیەکی زۆر لە سنووری جوگرافی شار و شارۆچکەیەک تێپەڕی نەدەکرد. بۆیە دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام لەو ساتە وەختا بۆ کۆمەڵی ئیسلامی ضرورەتێکی واقعی بوو. ئەگەر چی تەنها مەبەستیەوە نەبوو کۆمەڵی ئیسلامی فیکر و میتۆدەکانی خۆی بە خەڵکی بگەێنێ، کەناڵی ئاسمانی پەیام مینبەرێک بوو بۆ هەموو خەڵقە جیاوازەکان کە مینبەرێکیان نەبوو گزارش لە ڕاوبۆچوونی خۆیان بکەن. شاشەیەک بوو، مۆدێلێکی نوێی میدیایی کوردی بوو کە دەرگای ئاوەڵا کرد بە تەواوی بەڕووی تەواوی هەموو هاوڵاتیانە، هەموو ئەوانەی کە کێشەی گرروگرفتێکیان بوو دەنگیان بە کەس نەدەگەیشت. کەناڵی ئاسمانی پەیام مینبەرێک بوو بۆ هەموو ئەو مامۆسایانی کەوە خاوەن فیکر و بۆچوونێکی هاوسەنگ بوون
کە ڕۆڵیان هەبوو لە گەیاندنی ئاینی پیرۆزی ئیسلامە کەناڵی ئاسمانی پەیام دەرگای واڵا کرد بۆ هەموو لایەک بۆ توانیان ڕاو بۆچوون و تێگەیشتنی خۆیان لەسەر بابەت و ئاینیەکان بە خەڵکی بگەێنن. پێش کەناڵی ئاسمانی پەیام ئەو میدیانی هەبوون تەنها دەموچاوە حیزبیەکان لە ناو شاشەکانە دەردەکەوتن، بەڵام کەناڵی ئاسمانی پەیام ئەو شانازیەی پێدرا کە دەرگای واڵابێ بۆ تەواوی چین و توێژ و جیاوازەکان کە هەموو کەسێک ڕاو بۆچوونی خۆی لە کەناڵی ئاسمانی پەیامە بەیان بکات و هیچ سانسۆر و فلتەرێک نەبێ بۆ گەیاندنی ڕاوبۆچوونەکەی خۆی. هەڵبەتە لەو ساتە وەختا وەکو باسم کرد ئاسی ڕۆشنبیری و ئاسی تێگەیشتن تەنانەت چۆنەتی تەعاملیکردنی هاوڵاتی لەگەڵ میدیا لەگەڵ کامێرا زۆر سەخت بوو، وەکو ئێستا نەبوو کە ئەگەر منداڵێکی قۆناغەکانی خوێندنی سەرەتایی تاکوونی پیرە پیاوێک ئامادەیە لە بەردەمی کامێرە و بۆ مایکە قسە بکە ئەو کاتە تەنانەت لە ئەو پەڕی ئاسی ڕۆشنبیریشە شەرم دەکرێت لە بەردەمی کامێرە ڕابوەسرێن. تەنانەت هەڵسوکەوتی دەستگا ئەمنیەکانی ژەو کاتە زۆر سەخت بوو چۆنێتی تەعاملکردن لەگەڵ میدیا، بەڵام سوپاس بخۆی گەورە کەناڵی ئاسمانی پەیام لەبەرەوەی شاشەیەک بوو بۆ هەمووان وە کەناڵێک بوو لە خەمی تەواوی هاوڵاتیان نبوو، دەرگای واڵا کرد بۆەوەی کە هەموو هاوڵاتیان بتوانن ڕاوبۆچوونی خۆیان بڵێن و کێشەوی گرفتەکانیان لە ڕێگەی شاشی کەناڵی ئاسمانی پەیامەوە بگەێنن. تەنانەت ئێمە هەر ئەوە نەبوو ینی ڕەخنەیەک لە هاوڵاتیەکە وەربگرین و ئیتر لێ بگەڕین، بەڵکو ڕای بەرامبەرمان وەردەگرت کە ئەوە بۆ خۆی کاری هەموو میدیایەکی ڕەسەنە، کاری هەموو میدیایەکە کە پیشەیانە کار بکات کە پێویستە ڕای بەرامبەر وەربگرێ کە کەناڵی ئاسمانی پەیام توانی ئەو سەرمەشقیە بۆ خۆی ببا. بۆیە بە شێوەیەکی گشتی بڵێم دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام بۆ کۆمەڵی ئیسلامی خەونێک بوو لە ساتە وەختێکی زۆر گرنگ و حەساس و چارەنووسسازە ئەو خەونە بوو بە واقع و دڵی هەموو ئیسلام خوازانی ئاودا. ینی ئەو دەمەی کە ئێمە دەستمان پێ کرد دەتوانم بڵێم خەڵک زۆر متمانەی نەبوو کە بتوانرێت کەناڵێکی ئاسمانی پەیام کەناڵێکی ئاسمانی وەکو پەیامدا بمەزرێنرێ و بتوانێت سەرکەوتوانەکاری خۆی بکات، بەڵام سپاس بە خۆی گەورە بە پشتیوانی خۆی گەورە پاشان بە هەوڵ و دڵسۆزانە و شەونخوونی هەموو ئەو کادیرانی کە لە ماوەی ڕابردووە و ئێستا لە ناو کەناڵی ئاسمانی پەیامە کار دەکەن. کەناڵی ئاسمانی پەیام تا ئێستا بەردەوامە و پارێزگاری لە دروشمەکەی خۆی کردووە کە ڕاستی و ڕاشکاوی بووە و بە پشتیوانی خۆی گەورە هەر بەردەوام دەبێت. خۆشتان ساڵێ کاک حاجی بینە سەردەمی ئێستا لەشکرێکی میدیایی زەبەلا بوونیان هەیە لە سۆشیال میدیا لە کەناڵەکان. کەناڵی ئاسمانی پەیام چۆن نتوانێت خۆی بسەلمێنێت، چۆن نتوانێت مانەوەی خۆی جێگیر بکات بۆی کە لە ڕابردووە هێناوێتی تاوەکو ئێستا و لەگەڵ واقعی ئێستاشا بگونجێتەوەی کە کۆمەلگا پێویستێتی. بۆ هەر میدیایەک دوو چەند ڕێکیزەیەکی ئەساسی هەیە. دەبێ ئێمە جارێ بزانین پۆلێنی میدیاکان دەبێ بکەین ئایا ئەو میدیا کە تۆ پێناسی دەکەی میدیایەکی حیزبیە و حیزب خاوەنێتی و تا ئەندازەیەکی زۆر ڕێساوی یاساکانی شێوازی کارکردنی بۆ دیاری دەکرێت لە چ سنوورێکا بێت، یان میدیایەکی سربەخۆیە. ئەگەرچی میدیاکان لە هەرێمی کوردستانە پێم وانێ هیچ میدیایەکی سربەخۆی ئەهلی هەبێ، بەڵام بە شێوەیەکی ناڕاستگۆ حتمەن پشتگیری پشتیوانی دەکرێت، بەڵام دیارە لەوانەیە ئەو دەستکراوەتر بێت تاکوونی میدیایەکی حیزبی. بۆیە دەبێ ئێمە بزانین کەناڵی ئاسمانی پەیام میدیایەکی حیزبیە، دەبێت لە چوارچێوەی سیاسەتی حیزبەکە کار بکات. بۆ چونکە ئەگەر ئەوەی کە لە پەیامە بڵاو دەبێتەوە و هەر میدیایەکی کەشکە حیزبی بێ گوزارش لە ڕای ئەو حیزبە دەکات، بە باشی لەسەر ئەو دەکەوێت، بە خراپی لەسەر ئەو دەکەوێت. ئەگەر کاری باش بکە ڕوئیای حیزبەکە بەیان دەکات، ئەگەر پێچەوانەکەش بێ ڕەخنە لەو دەگیرێ. بۆیە کاتی ئێمە کە هەڵسەنگاندن لە نێوانی کەناڵەکاندا دەکەیت تۆ دەبێت بیت بزانی هەڵسەنگاندن لە ناو کەناڵی حیزبیا دەکەی. کەناڵی ئاسمانی پەیام لە ناو کەناڵە حیزبیەکانە لە چه ئاستێکایە کە من پێم وایە کەناڵی ئاسمانی پەیام توانیوێتی و دەتوانێت لە ناو
کەناڵە حیزبیەکانە لە ڕیزبەندی یەکەمەکان بێ. گەر نەیتوانی بێ زۆر پێشکەوێ هۆکارەکەی بۆ لێوەشاوەیی و نەتوانینی بەرپرسان و ڕۆژنامە نووسەکان و کارمەندەکانی نییە. مرۆیی نەبووە. توانە مرۆییەکانی نییە، چونکە هەر ناکری ئەو توانە مرۆیانەی لە لای ئێمە هەیە. من پێم وایە هەر ئەوە شەوای کردووە کە زۆربەی میدیاکان ئێستا ڕۆژنامە نووسانێکی تیا کە پێشتر لە مەدرسەی کەناڵی ئاسمانی پەیام فێر بوون و ئەزمونیان وەرگرتووە و گەشتیان کردو ڕۆشتن لە شوێنی کە خزمەت دەکەن. ئەوەی کە بربەست بووە لە بەردەمی کەناڵی ئاسمانی پەیامەوە کە بتوانێت هەنگاوی گەورەتر و کاریگەرتر بنێت توانە مادیەکەیە کە وەکوتمان کەناڵی ئاسمانی پەیام کەناڵێکی حیزبیە سەر بە کۆمەڵی دادگەری کوردستانە. توانە ئابوووریەکەی کۆمەڵی دادگەری کوردستانیش توانایەکی مەحدودە، بۆیە لە بوارە ئابوووریەکە ڕێگرە لەوەی کە کەناڵی ئاسمانی پەیام زیاتر گەشە بکە و زیاتر فراوان ببێ کە لە زۆربەی شار و شارۆچکەکانە کە بتوانێت ستافی پەیامنێری هەبێ و نووسینگەی هەبێت تەنانەت لە دەرەوەی هەرێمی کوردستانیش. بۆیە کە نەمانتوانیوە لە ئاسێکی زۆر باشا ببین کە تەمەنا دەکەمە پشتیوانی خی گەورە خودی کۆمەڵی دادگەری کاریگەری میدیا و کاریگەری سۆسیال میدیا لە قۆناغەکانی ئایندا زیاتر لە ئێستا کە ئێمە بۆ خۆتان دەزانن جیهان ئەگەر جاران 20 ساڵ جارێ 10 ساڵ جارێک گۆڕانکاری بەسەرا بەهاتایە لە بواری تەکنەلۆژیا و میدیاوە ئێستا بە ڕۆژانە گۆڕانکاری بەسەرا دێت. تەمەنا دەکەم کۆمەڵی دادگەری کاریگەری واقعیانەی میدیا بزانێ و زیاد لەوەی کە لە ڕابردوو لەوانەیە ئیتیمامی زۆری دابێ بە میدیا لە ڕووی هاوکاری مادیەوە بووی هاوکاریەکانی زیاتر بکە، پشتیوانی مادیەکانی زیاتر بکە، پشتیوانی سیاسیەکانی زیاتر بکە بۆ ئەوەی کە بتوانێت میدیایەک بێ لە ناو دڵی جەماوەرا بێ و کاریگەری خۆی هەبێ. چونکە ینی میدیا دەتوانێت ئەوەی کە تۆ دەست بە هەر کەسێک ناگە لە ڕێگەی میدیاکەەوە بیگەین. ئەگەر میدیاکەت میدیاک نەبێ کاریگەری هەبێ و بینەر بگەڕێتەوە بۆ لای لە ڕاستیە تۆ ناتوانانی ئەوەی کە پێێتە تۆ ناتوانانی ئەو ڕوئیا و نەزەرەی لە بەرامبەری تەواوی ڕووداوەکان هاتە بیگەێنیتە خەڵقی. بۆیە میدیا دەبێ بتوانیت پشتیوانێکی وای بکەی لە ڕووی داراییەوە ئەوەی کە دەمێنێتەوە دەکەوێتە سەر ستاف و کارمەند و ڕۆژنامە نووسەکان چۆن دەتوانن تەعامل لەگەڵ ڕووداوەکان بکەن. من متمانەم هەیە کە ئەو ڕۆژنامە نووس و کارمەندانی کە لە کەناڵی ئاسمانی پەیامە هەن ئەگەر دەفەتیان بۆ بڕەخسێ، چونکە هەندێک جار قەزەکەش تەنها پێداویستیە مرۆیەکانیان پێداویستیە لۆجیستیەکان دی. هەندێک جار ڕێگریە ئەمنی و سیاسیەکانە کە تۆ ناتوانانی دەست بە ڕوودا و زانیاریەکان بگات کە بەداخەوە بۆ خۆتان دەزانن زۆربەی دام و دەستگا حکومیەکان بە بیانووی ئەوەی کە نابێ لێدوان بدەن ڕێگری دەکەن لە هەندێک کەناڵ بڕۆن دەستیان بکاتە زانیاریەکان ئەگەر چی یاسای دەرچوون یاسای سوودوەرگتن لە زانیاریەکان هەیە، بەڵام بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە ئەوەی کە هەندێک لە میدیاکانی دەسەڵات دەستیان دەگا بە زانیاریەکان لە دام و دەستگا حکومیەکانە، میدیاکانی ئۆپۆزیسیۆن ناتوانن دەستیان بۆ بکات. بۆی هەندێک جار ئەوە شۆکارە کە تۆ ناتوانانی ڕووماڵی هەنێ ڕووداوە بکە یان هەندێک زانیاری وەربگری ناشار لە دەستی دۆ زانیاریەکان وەردەگری کە لەوانەیە ناڕاستی تێ بکەوێت. بەڵام ئێمە یەک ڕاستی هەیە کە من پێم خۆشە بینەران بیزانن، لە لای ئێمە ڕاستی و ڕاشکاوی گرنگە. ئێمە نامانەوێت بە درۆ هەواڵێک بڵاو بکەینەوە دوایەکە ڕاستیەکەمان بۆ دەرکە و پۆزیشی بۆ بێنینەوە. وردەکاری دەکەین لە دەستکەوتن گەیشتنمان بە هەواڵەکان، پەلە ناکەین لەوەی کە بڵێن وڵا سەبقێکی سەحەفیمانە بێ. گرنگەوتانێ ئەو هەواڵی ئەو زانیاری بڵاوی دەکەینەوە ڕاست بێ و هاوڵاتی سوودی لێوەربگرێ و لەو بارودۆخە ئاڵۆزەی کە هاوڵاتی هەرێمی کوردستانی تایە دەرونیان ئێمە ئارام بکەینەوە، نەک بەردەوام هەواڵ و کۆمەڵێ زانیاریان پێ بدەین کە زیاتر حاڵەتی دەرونیان لەو بارودۆخە دەرونیە شێواوە پڕ لە قەیرانی کە هاوڵاتی هەرێمی کوردستانی تایە ئێمە بەشێک بین لە چارەسەریان، نەک بەشێک بین لە دروستکردنی فەوزا و
نائارامی لە دڵ و دەرونی هاوڵاتیانە. کاک حاجی بگەڕێنەوە بۆ ڕابردوو کاتی کە کەناڵی ئاسمانی پێیان دەستی بە پەخش کرد ئەگە هەڵە نەبم تەنها 2 کەناڵی ئاسمانی حیزبی هەبوون کەمتر مناری مزگەوتەکان کوردستان لەم کەناڵانە ئەبینران کەمتر کۆڵانە بەڵێ بێگومان کەمتر کۆڵانە ئەو کۆڵانن کە خانۆکانیان گەڵ بوو بێخزمەت گوزار بوون لەمانە ئەبینران کەسێک لە ئەوروپا کە دانیش بە دیارم کەناڵانەوە وێ زانی لە هەرێمی کوردستان ئەگەر ڕەمەزانی لێ دەرکەی شتێ ناوێنی نوێژی بە کۆمەڵ و مزگەوت و منارە و مامەستای ئاینی بێ یان هەر شۆستە و شەقام و باڵەخانی جوان پیشانەدرا بەس کەناڵی ئاسمانی پەیام هات ئەم دیوەشی دەرخز وتی کۆمەڵگەی کوردی پڕێتی لە منارە و لە مزگەوت و لە مامۆستا و پڕیشێتی لەگەڵەوەی کە شەقامی جوانی هەیە لە خزمەتگوزاریشی کەمە چۆن ئێوە توانیتان ئەم دووشتە پێکەوە دەمەشکەن؟ یەکێ لە کارە گەنگەکانی ئێمە دەرخستنی سیمای ڕاستەقینەی کۆمەڵگەی کوردەواری بوو. سیمای ڕاستەقینەی کۆمەڵگەی کوردەواری ئەوتانێک کە تۆ نە خەڵکەکە بەخڵەتێنی نەبینەریش شاواشە بکەی. ئێمە واقعیانە تەعاملمان لەگەڵ ڕووداوەکانە کردووە. بینای بەرز و شەقامی جوان هەبووە بەڵام کەلاوە و ڕووخاویشە بووە. گەنجی کاسبکار ئەو هەبووە بەڵام گەنجی کشە بووە بێ ئیش و بێکار هەبووە. خەڵکی تەندروستە بووە خەڵکێکی نەخۆشە بۆ کەس لێ نەپرسیوەتەوە ئێمە لە پێناوی خزمەتکردن بەوچین و توێژانە بەرنامەی بەخشیماندا ناوکە هاوکاری خەڵکمان دەکرد. وەکو جەنابەت باست کرد ئەگەر کەسێک لە دەرەوە سێری سیمای ئەو حیزبانەی بکردایە کە پێشتر میدیان دامەزراندە بوو وایان دەزانی میلەتی کورد میلەتێکە دوورە لە ئاینی پیرۆزی ئیسلام و ئاشنایەتی نییە بەڵام لە ڕاستیە بەرزی منارەکانی مزگەوتەکان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە گەواهی دەربوون بۆەوەی کە میلەتی کورد میلەتێکی مسلمانە و ئەوە تۆ پێشەوەی خەڵک بخڵەتێنی و بینە لە دەروی وڵات بخڵەتێنی خۆت دەخڵەتێنی کە سیمای ڕاستەقینەی کۆمەڵگەی کوردەواری نیشان نادەی. بۆیە کەناڵی ئاسمانی پەیام ئەو سیمە ڕازگۆ و ڕاستەقینە بوو کە واقعی حاڵی کۆمەڵگەی کوردەواری نیشان دەدا. نەدەیویست بڵێ کاکە بە هەشتێک لە سەرزەمینە و نەدەیشیویست بڵێ دۆزەخێک لە سەرزەمینە نا بارودۆخێکی نیشان دەدا کە لە بەهەشت دەچوو کۆمەڵی خەڵکیشیش نیشان دەدرا کە واقعیانی ژوا بکەوەکووا بوو لە دۆزەخە ژیان بەسەر برن. بۆیە ئەو ڕاستی و ڕاشکاویە بەردەوام بە سیمای کەناڵی ئاسمانی پەیامەوە دیار بووە و بە پشتیوانی خۆی گەورەشە دیار دەبێت. حاجی وەک خۆش ئاماژت پێکرد مەدرسەیەک بوو بۆ میدیاکاران ینی ئەو میدیاکارانی بێستە ئەستێرن لە کوردستاندا با بڵێن وە پێیان دەوترێت خۆیان بە قەرزارباری قوتابخانەی کەناڵی ئاسمانی پەیام دەزانن. ئەمە بۆ چیە گەڕێتەوە چی وای کرد وەکو قوتابخانەیەک سیر بکرێت لەو سەروبەندەدا لە دامەزراندنیەوە تاوەکو ئێستا کە میدیاکاران تاوەکو ئێستاش سوودیان لە بینی و کاریگەری کەناڵی ئاسمانی پەیامە بۆی توانای ئێستایانەوە. من سەرتا سوپاسی هەموو ڕۆژنامە نووسانە دەکەم کە هێشتا وەفایان هەیە بۆ کەناڵی ئاسمانی پەیام و خۆیان بە قوتابیەکی دەرچووی زانکۆ پەیمانگەی کەناڵی ئاسمانی پەیام دەزانن. کەناڵی ئاسمانی پەیام وەک هەر زانکۆیە کە سێر ناکە خەڵکی کوێیە ئینتیمای چییە لەکوێوە هاتووە گرنگەوتانێ دەیەوێت فێر بێ و دەیەوێت خزمەت بکە. ئێمە لە سەرەتاوە ینی بۆ خۆتان دەزانن باسکرا میدیا کاریگەرێکی ئەو تۆ نەبوو شارەزایی کاری میدیایی نەخۆمان و نە ڕۆژنامە نووسەکانیش نەمان بوو بۆیە دەبوو بەردەوام دەورە و خولی فێربوون بکەینەوە. گوێمان ینی گرێبەست و ئەغدێکمان نەبووە گەر کەسێک لە لای ئێمە خولێکی فێربوونی کردەوە ئیتر دەبێ حاشا لە ئێوە لە تەوای ڕۆژنامە نووسان وەکو کۆیلە لەو کەناڵا بمێنێتەوە ئەگەر ئارەزوشی لێ نەبێ. بۆیە ئەوە یەکێکە لەوانەی کە کەناڵی ئاسمانی پەیام ئینتیمای نەکردە مەرج بۆ وەرگرتنی کادیرەکانی بە ئەندازێونەی دڵسۆزی خەمخۆری ئەخلاق و خوڕەوشی بەرز و پەسەند شارەزایی و لێهاتووی ئەوانە لە لای ئێمە پێوەربوون. بۆیە ئەوانش کە لێرە بوون و ئێستا لە هەر میدیاکی کەن شانازی بە ئەو ڕۆژانەوە دەکەن کەناڵی ئاسمانی پەیامە خزمەتیان. حاجە پێویست بوو بەم پرسیارە من بەرنامەیەکم کردووە لەگەڵ کارمەندەکانمانە ئینشاءڵڵا پەخشەکرێ ینی هەمویان باسییان لەوە کرد ئارامی و ئاسوودەی لە نێو کەناڵەکەدا ینی ڕاستە توانای مادی مەحدودە بەڵام هیچ کات بیریان لە توانە مادیەکە نەکردوتە بۆ ئەندازەیە کە ئاسوودن لەم کەناڵە.
ئەوە یەکێکە لە ئەو سەروەریانەی کە ڕۆژنامەنووسانی کەناڵی ئاسمانی پەیام دەبێت شانازیان پێوە بکەن و بۆ خۆیان مێژوویەکە تۆماریان کردووە هەر کام لەو ڕۆژنامەنووسانی لە کەناڵی ئاسمانی پەیامە کار دەکەن ئەگەر کامێرەمان بێ ئەگەر هەواڵساز بێ ئەگەر هەر ناونیشانێکی هەبێ خۆشەویستیان بۆ کەناڵەکە ڕێزی و احترام و تەباییان لە نێو خۆیانە دڵسۆزیان بۆ ئەو پیشەی کە هەیەە بە کەمترین مادە ڕازی بوون کە خزمەت بکەن من پێم وایە ڕۆژنامەنووسی وامانەیە ئەو ڕێژەکەمەیکەوە لە کەناڵی ئاسمانی پەیامە وەری دەگرێت شانازی پێوە دەکا لە هەر میدیایەکە کار بکات چوار هێندەی لەوانەیە زیاتر پێ بدەن بۆیە ئەوە جێگەی وەفا و پێزانینە بۆ ئەوان لە بەرامبەری کەناڵەکە و منیش و هەر بەرپرسێکی کەیش لە کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ و تەنانەت کۆمەڵی دادگەریش دەبێ وەفا و پێزانینی هەبێ بۆ تەواوی ئەو ڕۆژنامەنووسە دڵسۆزانی کە بە کەمترین مادە لە کەناڵی ئاسمانی پەیامە خزمەت دەکەن لەبەرەی ئەوەی کە ئینتیمایان بۆ نەشوێنەکە هەیە بۆ ماڵی دووەمی خۆیانی دەزانن شەو نخونیان لە پێناوی کێشتۆ چەشتۆ دەیانەوێت بەردەوام بن بۆیە ئەمە هەردوو لامان تاواکەری یەکتر دەبین بە پشتیوانی خۆی گەورە دەبێ هەمومان لە بەرامبەریەکە ئەوفا پێزانی نەمان هەبێ کاک حاجی لە ماوەی 18 ساڵی ڕابردوو ئەگەر 4-5 ساڵی لێ دەرکەین کە بڕێز محەممەد ئەحمەد بەڕێوەبەری تۆڕی میدیایی بوو جەنابەت لە سەرتا و دامەزراندنیەوە ئەو دووبارە لە قۆناغێکی ترە جەنابەت هاتوویتەوە مەیدان من نازانم ئەسەمە بە وەسف جەنابەت لی تێگەی یان بە نەقد لی تێگەی بەڵام هەمیشە تۆ بەرچاوی کارمەندەکان و ستافەکەی دەوروبەرت ڕوون کردوتەوە کە بە تەمای چیت بەسەوەنی ئەم جارە من بزانم هاتوویتەوە چەند مانگێکە دەست بەکار بوو زۆر ڕوون نییە بە تەمای چیت کاک حاجی زۆر بێدەنگە بە تەمای پرۆژەیەکی زۆر گەورە و چاکسازیەکی زۆر باشە لە پرزگە و شۆفێرەوە بگرێت تا هەمووی بە بەرنامە و بە شاشەوە یان ئەم بێدەنگی کاک حاجی چی لێ بەرهەمێ لە دوجارە لەوانەیە ئەمە پرسیاری بەشێ بێ لە هاوڕەکانیش لە ستافی بەڕێوەبردنی کەناڵەکە تایتڵی بەرنامەکەش مەگەک دانەنووسراوە بۆ ئایندە چی پێ دەبێت کاک حاجی وا بێدەنگەم ئەم دوو سێ مانگێکە لێرەیە سەرەتا من پێم خۆشە لە دڵەوە سوپاس و پێزانینم بۆ برای بەڕێزم ئەندازیار کاک محەممەد ئەحمەد دەبێت کە نزیکەی 4 ساڵ و 6 مانگ یان 5 مانگ ئەرکی قورسی بەڕێوەبردنی تۆڕی میدیایی کۆمەڵی لە ئەستۆ گرت و لە ماوەی ئەو 4 ساڵ و 5 مانگە بە بارودۆخێکی زۆر سەخت و ناڕەحەتە تێپەڕیوە تەحملی بارودۆخەکەی کردووە من سوپاس و پێزانینی بۆی هەیە و لە ماوەی ئەو 4 ساڵ و 5 مانگە من پشوویەکی باشم داوە ئەگەر چی دانەبڕاوم لە میدیا و لە کاری میدیایی بارودۆخ چی لە ڕووی کۆمەڵایەتی چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی میدیایی بارودۆخێکی جیاوازە لەو سەردەمەی لە ساڵی پێش 2021 من بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ بووم و جیاوازیشە لە 2021ەوە تاکوونی 2025 ئەمە پێیان دەنێنە ساڵی 2026 و بارودۆخی میدیایی بێگومان گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە دەبێ ئەمە گۆڕانکارێکی وا بکەین کە لە ئاستی چاوەڕوانەکانی هەمووان بین من پێم وایە نەک بینەر تەنانەت هەموو ڕۆژنامەنووسەکان هەموو کارمەندان هەموو بەرپرسانی تۆڕی میدیایی کۆمەڵ بەرپرسانی حیزبی هاوڵاتی چاوەڕێ ئەوە دەکات کە ئێمە دەمانوێت چی بکەین و چۆن گۆڕانکاری دەکەین گۆڕانکاری پێویستە دەبێ بکرێ گۆڕانکاری لە پێناوی پێشکەوتن لە پێناوی پێشخستن لە پێناوی کاری باشتر ئەوەش من پێم وایە پێویستی بە بەرچاوڕوونی باشەیە ئەگەرچی من دابڕانم لێرەکو وا بووە ماوەیەکی ئیجازەم وەرگرت بێت و هاتمەوە چونکە زۆر نە سیماکان گۆڕاون نە بارودۆخەکە گۆڕاوە بەڵام وەکوتم بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی و تەکنەلۆژیا و هەموو ئەمانە گۆڕاون بۆیە توش لێرەدا پێویست بە گۆڕانکاری هەیە بەبێ گۆڕانکاری ناکرێت لەو قاڵبا گۆڕانکاری لە بەرنامەتە دەبێت بکرێ بەڵام گۆڕانکاریەک لە پێناوی گۆڕانکاریانە گۆڕانکاریەک لە پێناوی ئەوەی کە ئێمە بە هەنگاوی بەرەو باشتر بنین چۆنە بێ گۆڕانکاریەکەەوە دەکرێت چی بکەین من عسایەکی سیحرم پێنێ بڵێم وا دەکەمە بە ڕاوێژ و ڕاگۆڕینەوە لەگەڵ ئەو خەڵقی کە خاوەن ئەزمونن لێرە ینی من ناکرێ
خەڵقانێک بە هەمووتانەوە کە نزیکەی 18 تا 20 ساڵ هەتانە زیاد لە 20 ساڵیش لە پێشتر لە کەناڵی لۆکاڵەکانە خزمەتتان کردووە، ئەزمونێکی زۆر گەورەتان کۆ کردوێتەوە. من لە ناوخۆی ئێرە من ڕاوێژ و ڕاگۆڕینەوە نەکەم، بڕۆم لە دەرەوە کە ئاگای لە سیمای ئێمەی نیە، ئاگای لە سیاسەتی ئێمەی نیە، ئاگای لە کارەکانی ئێمە نیە، لەوانەیە کۆمەڵە نەزەر و پێشنیار و بۆچوون بە من بێنێ کە جیاواز بێ لە واقعی کە ئێمە کاری تیا دەکەین، کە ئەمر ناکە کە من ینی سوود لەوانەی کە ژوەر نەگرم لە ڕووی کاری بەرنامە و میدیاییەوە، بەڵام لە هەنێ پەیکەر و هەیکەل و شێوازی کارکردن بێگومان دەبێ ئێمە بچینە قۆناغێکی کەوە، قۆناغێک کە بە کەمترین ماندوو بوون ئێمە بتوانین بەرهەمی باشتر بەدەست بهێنین، بە تەنانی بێڵێم بە کەمترین کارمەند و ڕۆژنامەرز بتوانین باشترین بەرهەم بەدەست بێنین. بۆیە لێرە هەر ئەوەندە بەسە بە پشتیوانی خۆی گەورە لە ڕۆژانی ئایندا هەنگاوەکانی گۆڕانکاری و هەنگاوەکانی چۆنێتی خۆڕێخستنەوەی تۆڕی میدیایی کۆمەڵ بە شێوەیەکی گشتی وە کەناڵی ئاسمانی پەیام بە شێوەیەکی تایبەتی دەست پێ دەکەن. وڵا بام یەک پرسیارێکە بکەم سموردەکاری و کاتشمان کەم ماوە. یەکێک لەو شانازیانەی بۆ کەناڵی ئاسمانی پەیام بەگەڕێتەوە بوو کە خێزانەکانی هەموو ئاشنا کردەوە بە بابەتە کۆمەڵایەتە جوانەکان وەکو فیلمە دۆبلاژکراوەکان لە کەناڵەکانی تر فیلمی کۆری و تورکی و عەرەبی و ئەمانە بوو کە کاک حاجی خۆ دەزانی خێزانی تێگەدا. بەڵام پەیام هەنگاوێکی نا هەڵبەت با بڵێن حیزب هەنگاوێکی بە پەیام نا لە کەناڵێکی گشتی و کردی بە هەواڵ و سیاسەتکان زۆر قورسە خۆ دەزانی بیر لەوە نەکراوەتەوە لە داهاتووە پەیام بگەڕێتەوە بۆ هەندێک بابەتی کۆمەڵایەتی یان هەندێک بابەتی پەروەردەیی و بە تایبەت فیلمە دۆبلاژکراوەکان کە کاریگەریکی زۆری لەسەر خێزان کە بینەر زۆر جار داوامان بەڵەوە داوای بینەریشە. یەکێکە لەو پرسیارانی کە تەمەنام دەکرد نەیپرسن پەیام دەبێ ینی ئێمە بۆ سەردەمی قۆناغی تەخەسوسی زیاتر دەچین، نابێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کە تجارێکی کە وەکو چێشتێکی مجەور بدەیتەوە خەڵقی ئەوە لە بەرنامێکی سیاسی بچێتە کۆمەڵایەتی بڕاتە دراما و فلیم بچێتە ئەوانە. بە پشتیوانی خۆی گەورە کەناڵی ئاسمانی پەیام خۆی دەمێنێتەوە، بەڵام هەوڵ دەدەین ئینشاڵڵا بە تەنیش کەناڵی ئاسمانی پەیامە هەندێک کاری کە بکەین کە ئەو فەراغی کە ئێستا لە میدیای ئێمە هەیە پڕی بکەینەوە. من ئەوە بە باش دەزانم لە ئێستا ئەوە بڵێم هەوڵی بۆ دەدەین کاری بۆ دەکەین لە پلان و بەرنامەمانە هەیە کە تۆڕی میدیایی کۆمەڵ بەمانای گشتی فراوانتر بکەین تەنها لە کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی بانگەوازە خۆی نەبینێتەوە. ئەویش دەکەوێتە سەرەوەی چەنێ بەدەستمانەوە دێتوانە مادی و مرۆیەکان چەنێ هاوکاری و یارمەتی دەرمان دەبن. ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەین بەڕێز کاک حاجی فاروق عەلی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ لەم تۆری میوانمان یەخوا بەخێر بێ. سپاس بەخێر بێت و بۆ هیوایی کە ئینشاڵڵا بدەین لە ئەم 4 ساڵەی داتێ کەناڵی ئاسمانی پەیام ئینشاءڵڵا بە فکرە و با بڵین بەرنامەکانی جەنابەت و کارمەندەکان و پشتگیری حیزب بێگومان دارایی بەتایبەت چی لێ بەسەر دێ. ئینشاءڵڵا یەخوا بەخێر بێت.